منی کۆشت ئاودۆن بارایە من ناوم ئازاد ڕەشید حەوێزە ناسراوم بە ئازاد تەنیا لە ساڵی 1970 لە گوندی سماقڵی سەرچاوە لەدایک بووم و لە ساڵی 1984 دەستم بەکاری وێنە کێشان کردووە و لە هەمان ساڵیشدا هەر دەستم بەکاری ساز لێدان کردووە شارایە خەیان جارە لا سەرتایانیایە ماچێکی قورب و هیوا ئاواتی من ئەوە بوو هەر لە ژیانمدا یعنی لە مناڵیەوە کە بێم لەسەر شەقام وێنە بکێشم لە بەوەی خەڵکەکە کارەکانم ببینن کە من چۆن وێنە دەکێشم و وەسترنجی خەڵکە بۆ لای خۆم ڕابکێشم ئەم وێنانە دەکێشم بەڕاستی خۆرش چییە لە بە خوێندن فێر نەبووم بس هسه ما عندي مجال ها هاليوم الساعة 7:30 كمل يا باكر بعد العصر او گەشتیارانەی کە ڕوو لە کوردستان دەکەن لە جنوبەوە دێن لە دەرەوەی وڵات دێن زۆر جاران کە چاویان بە وێنەکانم دەکەوێ سرنجیان ڕادەکێشم بۆ لای خۆم وێنەم لا دروست دەکەن وێنەم لەگە دەگرن بەڕاستی ئەوە لە بۆ من شتێکی زۆر خۆشە هذا 3 نفر ب30 هذا ب20 يعني هذا ساعة واحدة ترسم هذا ساعة واحدة هذا ساعة واحدة يعني مو كاميرا رأسا فوري وزستان هاوين هم فصل كان من ليرم براسي هاوينا زور ناخوشة شوينكم لبو كاري وينكشان زستاناني جبر باران زور ناخوشة حتى تنانت زار بزار زور زار بزاريش حتى بلدية ريقريش دبي لبردم كاركم ده يعني لينا قرن كاركش بكين بإسراحات براسي زور بداخو يعني كبرين هنرمند لكردستان اهتمامي في نادري يعني زور بداخو سال هالوڵاتیش کە بە منەوە مای 27 ساڵە وێنانە دەکێشم يعني حسابی من لە جێش کەبوو بەڵام زۆر بەداخەوە لێرە کە ئیهتیمام بە هونەرمەند نادرێت